ئادەم هەیە باسێک لە باسی حاڵی مسلمانان بکەم لە ئێستادا ئەوەی دەگوزەرێ لە مەسجد الأقصا لەوەی کە جوولەکەی پیس جوولەکەی نانەجیب بە مسلمانانی دەکات چ لە کوشتن بێت چ لە گرتن بێت چ لە لێدان بێت چ لەو خراپەکاری بەرامبەر مسلمانان دەیکات چ لە داخستنی مزگەوت بێ چ لە تێکدانی سەفی مسلمانان بێ ئەوە بابەتە ئەزیزانی من چەند ساڵێکە و هەر دەیبینین و دووبارە دەبێتەوە لە چەند خاڵێک تێپەڕ ناکە یەکەم بێغیرەتی مسلمانان بێغیرەتی مسلمانان و خۆفرۆشی سەرکردەکان کە خۆیان بە مسلمان دەزانن 22 دەوڵەتی عەرەبی هەیە بە هەر 22یان حاشای جەنابتان بە قوربانی یەک سەی گڵاو بن سەرکردەکانیان لەبەرچی لەبەرەوەی بوونە کلکە ماسیحەیەک بەدەستی 4-5 ملیۆن جوولەکەوە 300 ملیۆن 400 ملیۆن عەرەب خۆی فرۆشتووە بە چە سەرکردەیەکەوە سەرکردەکانیش خۆیان فرۆشتە ئیسرائیل دەبینی ئەو هەموو دەوڵەتە نەسڕانی هەیە لە ئەمریکا و لە جەماعەتەکەی لە دەوڵەتە عەرەبیەکان هەمووی خۆی فرۆشتوتە 5 ملیۆن جوولەکەی بۆیە خوای پەروەردگار پیسترین قەوم لەبارەی مسلمانانەوە باسی کرد بێ جوولەکە بووە دەفەرمێ خوای پەروەردگار لەتەجیدەن ئەشەد الناس عەداوەة للذین آمنوا اليهود والذین أشركوا خراپترین کەس ئەوەی کە دژایەتی مسلمانان دەکا لەوانەی کە ڕقیان لە مسلمان دەبێتەوە و پێیان خۆشە دایمە مسلمانان بکوژن و عەزیەتیان دەن دەفەرمێ یەهود والذین أشركوا ئەوانەنە کە پێیان دەگوترێ جوولەکە و لەگەڵ ئەوانەی کە پێیان دەگوترێ بتپەرست هێشتا جوولەکە لە بتپەرستەکان پیسترن باوەڕیان بە ژیان هەیە لەگەڵ مسلمانان نە لەگە هیچ کەسێک لەگەڵ هەر قەومێک بندەیە بۆ خۆیان بەسەریان دازاڵ بن تەماشاکە کەسێک لە پێغەمبەر صلی الله عليه وسلم میهرەبانتر و دڵسۆزتر و بەڕەحمتر لە ناو مەدینەی دەوڵەتی دروست کرد جوولەکەکان سەربەخۆ بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمووی کەس عەزیەتیان نەدا کەس بەلایەندا نەچێ کەس خراپەکاریان بەرامبەر نەکا هەستان چیان کرد هەستان خیانەتیان کرد لەگەڵ بتپەرستەکان بۆی مسلمانەکان لە نابەرن ئەو هەموو ئەمانەی دانی هەر خیانەتیان کرد پاشان دەچون لەچکی ئافرەتانیان لا دەبرد دەچون ئافرەتی مسلمانیان ڕوود دەکردەوە لەسەرەوە شەموویان لە مەدینەی دەربەدەر کران لە هیچ سەردەمێکدا پیاو نەبوونە لە هیچ سەردەمێکدا مەرد نەبوونە والله بنص آياتي خواي پروردگار كافرن دفرمي خواي پروردگار يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم إن الله لا يهدي القوم الظالمين دفرمي إيمان داران نكن جولكي بكنا دوست و پشتیوان و خوشویستی خوتات نكي دست خوشي لبكي دفرمي هر کسێک وا بکا لوانا هر کسێک وا بکا لوانا سجولكت النصارى بەگاڵتەوەری نەگری والله ئیواهێ لە ماڵە دانیشتە دەڵە دەستی خۆش بێ عەرەب هەر بۆ ئەوی باشن دەستیان خۆش بێ ئەوانە هەر بۆ ئەوی باشن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکە دەفەرمێ إن الرجل أو إن العبد ليتكلم بكلمة في سخط الله لا يلقي لها بالا يهوى أو يهوى في نار جهنم 70 خريفا دەفەرمێ پیاوی وا هەیە عبدی وا هەیە قسەیەشی لە دەم دێتە دەرێ خوای پێتوڕە دەبێ خوای پەروەردگار 70 ساڵ ئەو کابرایە بەناو ئاگری جەهەنەمدا دەباتە خوارێ لە تۆڵەی یەک قسەی ئەو خوای غەفوور ڕەحیمەی کە باسی دەکەی 99 ڕەحمی هەیە یەک عەبد کە بەدەستی خۆی دروست کردووە 70 ساڵ هەڵی دەداتە جەهەنەم لەسەر یەک قسەی کە پێی تووڕە بە خوای پەروەردگار نەکەی هەر قسەیەک لە زاری بێتە دەرێت دەستیان خۆش بێ باوا بکەن دەستی خۆش بێ باوا لێیدا دەستی خۆش بێ با بیکوژێ باوای لێ بکە هاوار بە ماڵت ئەوە کافرە ئەوە بەرامبەری مسلمانە لە ناو مزگەوتێ لە نوێژێدا دەچێت نوێژەکەی پێ دەبڕێ و لێی دەدا و دەیکوژێ و لە سزنەی دەکا ئەتوش دەڵێ دەستی خۆش بێ و دێ مزگەوتی خۆشت بە مسلمان دەزانی واللهی کافر دەبی ئەوجا بە هەر ناوێکەوە دەکەی ئەو بابەتەی پێشەوە باسم کرد وەکو دڵسۆزیەک وەکو ئەوەی کە ئینسانی مسلمان کە دەبێت دڵسۆزی هەبێ بەرامبەر برا مسلمانەکەی ئەگەر لە شەرق و غەرب لەو سەری دنیادا ئازارت پێ بگا مسلمانێک ئازاری پێ بگا دەفەرمێ دەبێ بە خۆشت ئازارت پێ بگا وەگوی ئەگەر ئازارت پێ نەگا دیارە ئیمانت نییە و مسلمان نی ئەگەر مسلمانێک لەو سەری دنیا عەزیەت درێ ئەتوو لەگەڵی عەزیەت نەدرێ ئەوە مسلمان نی و دڵ ئازاری پێ نەگا بنص حديث پیغمبر صلى الله عليه وسلم كذا فرمي مسلمانان لخوشويستي سوزدا وكو يك جستوانا چون اگر دستت بيشه اگر سرت بيشه اگر شوينكت بيشه تساوت فرمسكي بدا دخواره هاوار اللي دسي اوا وكو اماجيك بو اوي من دالكان بزانن گوركان بزانن پیسترين قوم يهود و جولكي برانبر مسلمانان